کۆتا ڕۆژی فستیڤاڵ هێنار و پاییزی هەڵەبجەیە. لە ماوەی 3 ڕۆژی فستیڤاڵەکە هەزاران وڵات هێرمی کوردستان و باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان سەردانی هەڵەبجەیان کردووە. بەپێی ئامارە فەرمیەکانی گەشتوگوزاری هەڵەبجە ئەم ساڵ 270,000 گەشتیار سەردانی هەڵەبجەیان کردووە لە ماوەی 3 ڕۆژدا بە بەهای ملیارێک و 350 ملیۆن دینار فرۆش هەبووە. بەنسبەت ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی گەشتوگوزاری هەڵەبجە ئەم ساڵ بە شێوەیەکی زانستیانە ئامارەکان وەرگیراون بۆ سەرجەم سەردانیکەران و گەشتیاران. تیمەکانمان لە هەردوو بازگەی زەمەقی و بازگەی دەرەشیش حزوریان هەبووە بە شێوەیەکی زانستانە ئامار وەرگیراوە. خۆشبەختانە توانین بڵێن ڕێژەی هاتنی سەردانیکەر و گەشتیار ئەم ساڵ بۆ فستیڤاڵی نۆهەمی فستیڤاڵی پاییز و هەناری هەڵەبجە 270,000 گەشتیار بووە. وە لە نزیکەی لە سا 20 دەرفەت بۆ خاوەن پیشە و خاوەن بەرهەم و خاوەن باخی کەسانی دەرەوەی پارێزگای هەڵەبجە بوون کە ئەمە مای دەستخۆشیە. و هەروەها ئێمە فرۆشی هەرسی ڕۆژەکەمان کە ملیارێک و 350 ملیۆنە کە ڕۆژی یەکەم 300 ملیۆن بووە و ڕۆژی دووەم 650 ملیۆن بووە و ڕۆژی سێمیش 400 ملیۆن بووە. خاوەندوکان و باخەوانەکانی فستیڤاڵەکەش دەڵێن ئەوەی باش و دەرەجەیەک بێت لە هەناری ناوباخەکانیان و بەرەمە کشتتوکاڵەکانی دیکە و خواردنە کللتوریەکان ئەوە پێشکەش بە کڕیار و میوانەکانیان کردووە. ئەلحەمدولیلا کە خەڵکی سەردانی پارێزگای هەڵەبجەگا بۆنە فستیڤاڵەوە خەڵکێکی زۆری سوادەی لێکە بەرومەکانی ساغکاتەوە لە ڕووی هەنارە شەربەتە بۆ نمونە خواردنەمە نییە ئەو شتانەی بەعام کە پەیوەندی بە خواردنەمەنیوە خەڵکی سوادێکی زۆری لێگە ئەلحەمدولیلا. هەناری باخی خۆیەتی هێناوێتی منێک یەکەم لەوانەیە هەناری باخی خۆم هێناوە لێرە ساغێکەمەوە زۆر دڵنیام لە بەرهەمەکەم زۆر دڵنیام لە ڕووبەنارەکە هەنارەکەی خۆمە چۆن بە خۆشەویستیەوە خزمەتم کردووە بەو شکلەش جوانترینەکان ئەهێنمە بازاڕ نمایشیەکەم بە جوانترین شێوە بۆ خزمەتی میوانەکان. ئەمە شتێکە واکات کە هەڵەبجە هەمیشە فستیڤاڵی هەنار لە هەڵەبجەیە ئەو ناوبانگەی خۆی نەدۆڕێنێت. ساڵانە تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵ و فەرمانگەکانی دیکە ئەو فستیڤاڵە بەڕێوە دەبن و لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان بە یەکێک لە فستیڤاڵ و چالاکی گەورەکان دادەنرێت. سامەر فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.